هەر سەبارەت بە سەردانەکەی زەیدی بۆ هەرێمی کوردستان و کۆبنەوەی لەگەڵ سەرۆک بارزانی و سەرۆک وەزیرانی هەرێمی کوردستان و سەرۆک هەرێمی کوردستان و پێکهێنانی حکوومەتی داهاتووی عراقی من میوانێکم لەگەڵ دەبێت دکتۆر محەممەد ئەحسان سیاسەتمەدار لە ئەستۆدیۆ لەگەڵمان دەبێت. یاخۆ بەخێر بێت. دکتۆر پارتی کشاوەتەوە کشانەوە نا گەڕاوەتەوە جارێ بایکۆتی کردووە نیگەرانە. ئەمڕۆ عەلی زەیدی قەناعەت بە پارتی دەکات و بە سەرکردایەتی سیاسی کورد دەکات کە بگەڕێنەوە بەغدا؟ بێشەکی زۆر سوپاس بەڕاستی بەخێرهاتنی عەلی زەیدی ئەکەین لەبەر نوێنەری ئیطاری تەنسیقیە مکەلەفە بە تەشکیلکردنی حکوومەت. ئەمە بچوونەکەی من خطوەیەکی زۆر لە جێگای خۆیدایە، باشە سەفحەیەکی تازەیە لەگەڵ پارتی بکات لە دوای هەڵبژاردننی سەرۆکی کومار چەند شتێک ڕۆیدا بەڵام تەشکیلکردنی حکوومەت بەشێکیان نەبوو. نا عەلی زەیدیش بەشێک لەو کێشە نەبوویتە حەقیقەت. ئیطاری تەنسیقیش کێشەکە لە پەرلەمان بوو لە زۆربەی کێشەکە ئەبزانم لە ناوبینی خۆمان بوو کە کوردستانی ئەڵایم ئێستا ئەمڕۆ نەخێر خطوەیەکی زۆر باشە، نقطەیەکی لە وەختی خۆیدایە کە پارتی دیموکراتی کوردستان بگەڕێتەوە ناو پرۆسەی سیاسی نەکشا بوویتەوە. یعنی سوء تەفاهمێکی زۆر توندی هەبوو. من ئەڵێم هەمومان پێکەوە ئیدارەی ئەزمەمان نەدەکرد بە شکلێکی تەواو لەو قۆناغەوە ئیدارەیەکی تەواو نەبوو. ئێستا فترەیەکی چاکە پارتی دیموکراتی کوردستان بە سەنگی خۆی حەقیقیەوە بگەڕێتەوە ناو پرۆسەی بە حەقی خۆی و سیاسەتمەدارێک و زانیاریش دڵنیام لەوانەیە هەبێ پارتیە گەڕێتەوە بێشەکە ئەگەڕێتەوە بەگەڕێتەوە ینی مەرجەکانی داواکاریەکانی پارتی جێبەجێ مەرجەکانی پارتی جێبەجێ ئەکرێ لەبەر پرۆسەی سیاسی لەم وڵاتە بێ پارتی خەلەلێکی تیا دروستە بێ. من ناڵێم بەڕێوە ناچێ نەخێر خەلەلێکی زۆر گەورەی تیا دروستە بێ لە مەسلحەتی ڕئیس وزەرایی تازەی مکەلەفە، لە مەسلحەتی ئیطاری تەنسیقیە ئەوانیش حەزێکیان حەزی ئەوەیان نییە پارتی لە ناو پرۆسێسەکە نەبێ حەقیقەت ها حتا ئەوانەی کە دژی پارتینش ئەوانەیە کە حاقدنیش لەسەر پارتی بەڵام ئەزانن سەنگی پارتی چەندە، ئەزانش بێ پارتی لەم قۆناغەوە کێشەکانی عێراق حەل نابێت. لەبەر عێراق سیرکە ئیطاری تەنسیقی کێشە لە ناوبینی خۆی هەیە، شیعە لە ناوبینی خۆی هەیە، سونە لە ناوبینی خۆی هەیە، کورد لە ناوبینی خۆی هەیە، عێراق کێشە لەگەڵ وڵاتە ئەقلیمیەکانی هەیە، عێراق کێشە لەگەڵ حتا لەگەڵ ئیرانیش کێشەی توندی هەیە، عێراق کێشەی لەناو لەگەڵ ئەمریکا هەیە و کێشە اقتصادیش هەیە، مەجموعەیەکی کێشەکان هەیە. ئەگەر عێراقیەکان پێکەوە هاوکار نەبن، ئەگەر سەرۆکی وەزیرانی مکەلەفیش لەم قۆناغا حکومەتێکی تەواوی مکەلەف لە هەمویان پێکەوە پێک نێنێت ناتوانێت تەحەدیم کێشانە هەمووی پێکەوە بکات. زۆر لە عێراق قۆناغێکی بەڕاستی قۆناغێکی زۆر توندە. کورد با بڵێم پارتی وەزارەتی دەرەوە وەرەگرێ ئەمە ئەگەر دوور نییە لە چانسەکەی زۆر زیاترە لە هەموو وەزارەتەکانی ترەوە. یعنی دوور نییە پارتی زیاتر لە مەرحەلەی ترەوە لە حکوومەتەکەی پێشن زیاتر پێ بدات تاویز بۆی بێتەکردن کە ئەوەی لە سەرۆکاتی کومارەوە بەدەستی نەهێناوە. ئەو چانسە هەیە زۆر شتێک ئەوە معلومەیە زانیاری ئەوکەوەی معلومەیە معلومەیە ئیطاری تەنسیقیش حەزی لەیتی لەبەر سیرکە وەزارەتەکانەوە ئەوەشیان هەر زانیاریە کە مەرجەکان و داواکاریەکانی پارتی هەمووی ئەوی زانیاریە زۆربەی مەرجەکانی پارتی جێبەجێەکە لە پارتی لە قۆناغێکی تر دابێت من بە تۆڵێم لەبەر ئەوان لە ناوبینی خۆیاندا حسابی پارتیان کردیە، ینی خۆیان تەحەرشیان بە وەزاری خارجیان نەکردە، بە وەزاری ئەعماریان نەکردە، بە وەزاری عەدلی نەیان کردوتەوە لە ناوبینی خۆیاندا. لەبەر ئێستا ئێمە ئازانین وەزارەتی نەوتلۆکیە، وەزارەتی مالیە بۆکەیە، یعنی دەزانین وەزارەتی نەوتلۆکیە، وەزارەتی مالیە لۆکیە، وەزارەتی دیفاعلۆکیە. خۆ ئەمڕۆ سوبەی دیارە بێ بەڕاستی دوو زانیاری هەیە لەسەر وەزارەتی نەوت و لەسەر وەزارەتی دارایش. لەسەر وەزارەتی نەوت ئەوانی کە لە سوودانیەوە نزیکن دەڵێن بۆ سوودانیا بێ وەزارەتی نەوت، هەندێکی دەڵێن مالکی و سوودانی و عەمار حەکیم داوایەکان بۆ کامیان نەبێت؟ بۆ عەمار هەر نابێت. باشە حقیقەت لەبەر سەنگی عەمار نقاطەکانی کەمترە، من ئەڵێم بۆ سوودانیا بێت. بۆ سوودانیا بێت باش. ئەی وەزارەتی مالیە لە عەسایب بێ جەمالیە
هەندێک دەڵێن تەیف سامی دەمێنێتەوە بۆ نازە توزانانی ئاسایب دەمێت تا ئەمڕۆ هەندێکی دەڵێن ئەوان داوای وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی و پەروەردە ئاسایی دەکەن کاروباری کۆمەڵاتی سەنگێکی سەرەکیان ئاسایی وەزارەتی کۆمەڵاتیان دەوێت سەبەبەکەش من ناتوانم لەسەر تەلەڤیزیۆن ئەڵێن ئاراستەکردنی کۆمەڵگەی نەخێر زۆر پارەی تایە گەندەڵی تایە زۆر شتی تایە بەڕاستی سندوقی تەنمیەی تایە سندوقی ڕای اجتماعی تایە مەجموعەیەکی نقاطی تایە کاروباری کۆمەڵایەتی کاروباری کۆمەڵاتی ئەوی سەبەبەکە مالیە بەڵام تا ئێستا داوای پەروەردە شەکە تا ئێستا پەروەردە دوور نییە بچێتە بۆ تەقدم و ئەوان لەبەر ئەویش کەیسەیەکی ترە ئەویش کەیسێک بۆنێکی تری لێ دێت ئێمە باسی دەڵێن خوێنی باڵا دەدەنەوە سونە بۆ ئەوەی پەروەردە بۆ شیعە بێت و بە تایبەتیش بۆ جەماعەتی قەیس خەزان جارێ تا ئێستا قەیس داوای پەروەردەیان کردیە جەماعەتی قەیس لەبەر ئەوان بۆ چوونێکی تریان هەیە حقیقەت لەبەر هەستەکەن مەفاهیمی حەشدەوە بخینە ناو سیستمی پەروەردەوە هەر لە ئێستا خەڵکی قەناعەتێکیان بە ئێوەیان با ئەوانیان ئێناوە هەندێک کۆنە بەحسی قەناعەتێکیان بە ئەوانە ئەوە لە پەروەردەی شەکەم بیانەوە نەخێر ئەگەر ئێمە حەزمان لێ بێ بمێنین پێویستە لە قۆناغی پەروەردەوە دەست پێ بکەین ئەمەش حقیقەت ئەوانەی کە تو کلاسیکن لە سیستمی پەروەردە و کریکلم دیزاین و بەرامجی پەروەردەی وانە پەروەردە ئێستا لە قۆناغی ئەمڕۆ جیهانی پەروەردە جیهانی قرنی بیستەم نییە پەروەردە تۆ ناتوانانی کوڕەکەت پەروەردە بکەی بە تێکس بۆگەکەی کە لەبەر دەستی مناڵەکەیە پەروەردە سوۆشیال میدیایە تەلەڤیزیۆنە ئیمێڵە ئایە ئەمڕۆ لە قۆناغێکی تۆتەلی دفرنتی بەڕاستی زۆر باشە دکتۆر باسی ئەوت کرد گوتت بە ئەگەرێکی زۆرە و وەزارەتی دەرەوە دەدرێتەوە پارتی پارتی چ وەزارەتیش کە وەردەگرێت دوور نییە پارتی جارێکی تر بگەرێتە وەزارەتی دەرەوە ئەوادانکردنەوە عدالەت عدل یەکێک لەو پارتی ئەبێتە سێ وەزارەت دوور نییە یعنی هەوڵا دەت بۆ سێ وەزارەت بەو کردووە دەستی خۆی بێنێت بەس دوو وەزارەت ئەکیل بە خارجیە لە یەکێک لە وەزارەت لازم بە پارتی دیموکراتی کوردستان بێت تاکو بتوانێت سنگەکەی خۆی ئەوە بکات ئەگەر زانیاری تەبێ گەر نەشت بێ شتێشکی دوو کەسانە دادرێنەوە یان دەگۆڕدرێن هەر ئەو کەسان دادەنرێنەوە یان دەگۆڕدرێن بڕوابکە حەسەب معلوماتم کەسێک باسی ئەو شتانە کەسێک باسی شخصیەتی کەسێک نەکردی تەنها وەزارەتەکان باسی ئێمە توزانی یەکێک لە غەڵەتیەکانی کە پارتی و کورد لە جاران لە دوای 2023 تا ئێستا ئێمە حەزمان لێ بوو وەزیر وەربگرین نەک وەزارەت لە لای منەوە لە 2005ەوە تا ئەمڕۆ یەکێک لە گەورەترین هەڵەکانی کورد ئەوە بوو وەزارەت لە وەزیرمان وەردەگرت نەک وەزارەتمان وەردەگرت لۆ کورد کۆنسپتێکی زۆر فەرقە لازمە پێویستە ئێمە تەفکیری بکەین وەزارەت وەربگرین کە حەسەی کورد بێت و پێکەی کورد قایم بکەین و خزمەتی عراقیەکانی تر بکەین نەک وەزارەت وەربگرین بۆ کوڤانیان بۆ فلانیان بۆ فلان یەکێک لە هەڵەکانی کوردی کردوێتەوە لە دوای 2005ەوە وەزارەتی وەرگرت بوو بۆ شخص نەک بۆ وەزارەتی وەرگرت بوو بۆ کوردستان زۆر باش پێویستە اعترافێکی حەقیقی پێ بکەین حقیقت باش کورد هەر چوار سێ وەزارەت وەرگریان چوار کورد ئەم جارە بزان پێنج وەزارەت وەرەێک چوار لەکێک لە کەل کۆمەڵایەکێک لەگەل کریستیەکانیش ماینۆرتی ینی چار لۆ کورد ئەوەی تریش لۆ کریسیەکان دەبێتەوە معلوم نییە بە کێم دەبێت لەو چوارش سێ بۆ پارتیەکەیان بۆ یەکێتی یعنی دوو بە دوو یەکێک برادەرەکانی حزبەکانی تریش هەڵیادان بۆ کە بەشدار بن لە حکوومەتەکە بەڵام منەڵێم چانساکیان زۆر کەمە حزبە کوردیەکانی تر چانساکیان زۆر کەمە لەبەر سراعی لەناوبەینی ئیطاری تەنسیقی ئەگەر ئیطاری تەنسیقی دەنازل لە یەکێک لە وەزارەتەکانی خۆی بکات بەرکەوتنێکی تری کوردی حزبێکی تری کوردی ئەویش چانسەکە زۆر زعیفە زۆر باشە نقاطی وایان نییە کە بەشی وەزارەتێک بکات کورد شیعە سونە ئێران تورکیا وڵاتانی کەندا و ئەمریکا هەمویان پشتگیری زەیدیەکەن ینی پێشوازی لێ دەکەن و سیرکە بەڕاستی پێشوازی لەکەن یعنی توزانی سیناریۆ شەرع دووبارە بێ لەگەڵ زەیدی سیناریۆ شەرع دووبارە ئەبێ لەگەڵ زەیدی ینی من ینی تاکو پێت بڵێم چۆن ینی ئەگە لە بیرت بێت لە دوای ئەسەد کە ئەسەد ڕووخا کەسێک ناوی شەرعی نەبووستە بوو باشە هیچ شەرع هاتە سەر مەسرحەکە هەمویان پێکەوە دامیان کرد وتیان تاکو با سەفحە چانسەکی تری بە سووریا بدەین کارێکی تری بکەین لە دوای نەسەرگرتنی مالکی
لە بەر تا ئەمریکی زۆر گەورەی هەبوو لەسەر مالکی بەڕاستی وڵاتە خەلیجیەکان دژی بوون بەشێکی زوری سونە دژی بوون هەندێک شیعەکان دژی بوون کورد بە تەنیا مووقفێکی مشەڕەفی هەبوو لەگەل و لە تاریخ يعني مع العلم ئەوە لە هەموو کەسێک زیاتر خصومەکەی لەگەل کورد بوو بەڵام مووقفی کوردستان لەگەڵی مووقفێکی ئەوە بوو بیانەوە ئێمە دژتنەوە بین و دژی بە تایبەتی پارتی دموکراتی کوردستان ئەمریکاش زۆر دژی بوو کە ئیطاری تەنسیقیشیان خۆیان هەندێک لە ئیطاری تەنسیقی خەتەکەیان ئەوە بوو با ئێمە علی زەیدی تەکلیف بکەین بەمە لە خلالی مانگێکە نایتوانی کارەکە بکات جارێکی تر ئەگەڕێینەوە بۆ مالکی بەڵام هەمویان پێکەوە قازانجیان پێکرد وتیان ئۆکەی مبارەکەت ئەکەین ترامپ لەگەڵی قسە کرد سعودیەکان لەگەڵی قسە کردیتەوە ئیمارات لەگەڵی قسە کرد تورکیا یعنی مشتەخەلی هەمویان پێکەوە ترحابی پێیان کردووە ئەمە چانسێکی تریان پێدا یعنی چانسەکە بە شەرائەت چییە ئەمە ئەوم پێ بڵێ توزانی تۆ ئەگەر لەبەر کابرا گەنجە طموحی هەیە لەبیرت بێت ئەگەر کە لە دوای محەممەد بن سلمان لە کە داوەتی شەرعی کرد لە سعودیە لەگەڵ ترامپ دانیشت شەرع لەم دەستەوە چوو دەستێکی تر بوویتە شخصەتێکی نێودەوڵەتی ئەوروپیەکان هەمویان خۆی مێشکیش ئەپگرێتی هاتەکردن لەو عقلیەتەی کە جارانی بە داعش و بە کوشتن و بە جیهاد و بە ئیسلام چووتە قوناغێکی تر مێشکی کراوە من ئەڵێم تەفکیرەکەی منەوە نەدیرە عینی سناریۆکەی ئەمڕۆ لەگەڵ زەیدەکەش دووبارە بێت سەیدێ چێتە قوناغێکی تر ئەگە چوتە وایت هاوس ئەوروپیەکان ترحابیان پێ کرد سودانی نەچوو ئەمە ئەچێ ئەمە ئەچێ بۆچی ئەمە ئەچێ دەرفەتێکی بۆچی سودانی نەچوو بۆ ئەمە ئاچێت دەزانی سودانی سیرکە سودانی حقیقت لە تاریخ ڕازگۆ نەبوو لەگەڵ بوتونەکانی خۆی ڕازگو نەبوو لەگەڵ کردیارەکانی خۆی ڕازگو نەبوو لەگەڵ ئەمریکیەکان نەک لەگەڵ کورد نەک لەگەڵ زۆربەی شیعەکانیش خۆی ڕازگو نەبوو لە قسەکانی خۆیەوە وعدی دەدا جێبەجێ نەدەکرد دارەکەی لە ناوە ڕاستی گرتبوو لە ناوبەرەی مقاومە لە ناوبەرەی ئیران لەگەڵ ئەمریکا و لەگەڵ ئیرانیش ئەمە سەر ناگرێت تاکو ئەخیری تۆ ئەگەیتە قوناغێکی وە لازم کێشەکان حەڵکەی بڵێ بەڵێ ژیان هەموو جارێ ئەزەیدی چۆنە بێت زەیدی ئەم چانسێکی تری پێ ئەدەن ئەوە پرسیارەکەی زەیدی ئەوەیە ئایا تیمەکەی چۆنە بێ باشە چنەوە تیمێک لەگەڵ ئیشەکە دووەم ئایا ئەتوانێت خۆی لە ژێر هەیمەنەی ئیطاری تەنسیقی و تەناقضاتی ئیداری تەنسیقی خۆی نەجات کات ببێتە نەبتە مدیر عام لە کنیان کە جارێ قەیس دەیوت قەیس خەزالی دەیوت ڕئیسی وزەرا مدیر عامە لە لای منەوە ئایا ئەمە ئەبێتە مدیر عام لە لای یان ئەبێتە سەرۆک وەزیرانی عێراق ئەویش احتیمات ئەگە جارێکی تر لەسەر تیمێکی چۆن بە قووەت لەگەڵی بێت و مجتەمەعی نێودەوڵەتی بینی من بسیرکە بە شخصیتەکە غامزە بەڕاستی هیچ شتێکی تیانە بەڵام ئەزانم طموحی گەنج بڵام بە کابراایك لە باگراوندەکەی بزنس بێت لە بزنس ئیشی کرد ماوالیدیش 86 ینی خبرەیەکی وا لە سیاست نییە ئەو کابراایکی وا طموحی زیاترە بێت ئەگەر دەرفەتی پێبێتە دوام بە تەواوی و استیشارەیەکی تەواوی هەبێت هەندێک لە سیاسەتیش بزانێت ئەتوانێت بێتە پیاوی دەوڵات نەک عاشقی سیاست هەندێک دەڵێن ئەو بیر لە نەتەوە و شیعە و سونە و ئەمانە ناکاتەوە جارێ تۆ نییە هەندێک ئەوە تەجروبەیەکی وامان نییە لە عێراقەوە بڵێن کابراایەکی ئەتوانێت زۆر حکوومەت پێک بێنێت بێشک لە پێش مانگەکە حکومەتەکە پێک دێنێت پێش یەک مانگ لە پێش مانگەکە تەواوی حکومەتەکە پێک دێنێت حکوومەتێکی سەرکەوتووە بێت یان بەخوا من ئەڵێم احتیمات ئەگە لەسەر مکەوناتی حکومەتەکە بەڕاستی ڕئیسی وزەرا یەکەم شت لە ئەتوانێت بە هەر با پرسیارکە بۆ شوێ بکەین ئایا ئەتوانێت لەژێر کاریگەری لایەنەکانی شیعە بچێتە دەرەوە هەندێکیان ئەگەر پاڵپشتێکی هەبێ لە دەرەوە ئەتوانێت لەبەر ئەوانەی کەشیا خۆت هەندێکی حاقد هەن لە حاقدن بەرامبەر بە کورد زۆر ئاتەوت باسیەکێکت کرد گوتت بە سوودانی دەگوت مدیر عام ئەنە هەیە پێدەوانیت ئەمانە دەرباز بکات و تێپەڕێنێت یعنی تۆ ئێمەش پێویستە کێشەکانی خۆمان حەڵکەین کاکە ئێمەش لە هەموو کێشەکانی ئێمە هەمومان هەموو شتێکی ئێمە وان نییە بڵێن ئێمەش وانێ بین پێویستە ئێمەش لە سەفحەیەکی تر بکەین قۆناغێکی تر دەست پێ بکەین لە سیاست لەگەڵ ئەمۆزا بەڕاستی دەرفەتێکی تر بە خۆمان بدەین بە ئەوانش بدەین بۆ حەلکردنی کێشەکان تاکو کێشەکان حەلکەین نەک هەموو شتەکانی ئێمەش تەواوە نەک هەموو شتەکانی ئێمەش غەڵەتەوە کاکە ئەوان ئەڵێن بەڵام قۆناغێکی ترە
دەرفەتێکی ترە پێویستە دەرفەتێکی تریان پێ بدەین کێشەکان بەڵام سەرۆک بارزانانی هەرزوو پەیوەندی تەلەفۆنی بۆ کردی ئەمە هەڵدانەوەی لاپەڕێشتر نییە ئەمە ئەوەیە بەڕاستی جەنابی سەرۆک بارزانانی تەرحیبی پێ کردوتەوە جەنابی وەکو دەرفەتێکی بینی و زیارەتەکەیش لە کوردستان حقیقت ئەمەش نیشانەی ئیداری نیشانەی ئەوەیە بیانەوە من حەزم لێە کوردستان بەشێک بێت بەڕاستی پارتی دیموکراتی کوردستان بەشێک بێت لە پرۆسێسی لەبەر ئەیزانێ بێ کورد ئیشەکە سەر ناگرێ بێ پارتیش حقیقت ئیشەکە سەر ناگرێ بەڕاستی پارتی ئەتوانێ زۆر یارمەتی ئەم کابرایە بدات لە دیبلۆماسیەت لە دەرەوە لەگە وڵاتەکانی خەلیج حقیقت دەتوانێت و لە ناو خۆش بێ پارتی ناتوانێت دیارە ئەم کابرا گەیشتی ئەم قەناعەتە ئەمە شتێکی جوانە پێتویە ئێمەش هاوکاربین لەگەڵی سەفحەیەکی تر بکەین چینە قوناغێکی تر لەبەر سیاست ئەمەیە کاری سیاست مەدار حەلکردنی کێشەکانی کۆمەلگایە نەک تێکدانی کۆمەلگایە ئەگەر عاشقی سیاست نەبیت دەرفەتێکی تەمامە وەختێکی چاکە ڕۆژێکی خۆشش بێتە کوردستان بە بەهارێکی وا بەڕاستی لە گەشی و هەوایەکی وای کوردستان شتێکی خۆشە لۆی سپاس دکتۆر محەممەد زۆر سپاس خێر بێت